ئەم کەمپینە لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە ڕاگەێنراوە لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە شارەکەمان و ئەو ئەرکە مرۆڤانەیی لەسەر شانمانە پێویستە هەمومان هاوکاری ئەم سەنتەرە و تووشبوانی نەخۆشی شێرپەنجە بین. لە سەرەتای دروستبوونی ئەم سەنتەرەوە تەنها و تەنها خێرخوازانن بەدەم داواکاری ئەم سەنتەرەوە هاتوون کە تاکە ئومێدی تووشبوانە بەم نەخۆشیە. نەخۆشی شێرپەنجە ڕاستە نەخۆشیێکی سامناکە، بەڵام خۆشبەختانە بەهۆی بەرەو پێشچوونەکانی بواری پزیشکی و چارەسەری پێویستی بۆ دۆزراوەتەوە. بەڵام تێچووی چارەسەرەکان زۆرن و زۆربەی تووشبوانیش کەسانێکن توانای دابینکردنی دەرمان و پێداویستەکانی چارەسەرکردنیان نییە. هەرچەندە دەبێت حکوومەت ئەم ئەرکە لە ئەستۆ بگرێت، بەڵام بەداخەوە حکوومەت تا ئێستا هیچ هاوکارێکی ئەم سەنتەرە ناکات. کەواتە ئەرکی سەرشانی ئێمەیە وەک هاوڵاتی، وەک کەسێکی لەرساخ کە هەمومان دەستە ناو دەست هاوکاری ئەم سەنتەرە بین، نەک بە تەنها کەمپین بەڵکو بە شێوازێکی بەردەوام بە تایبەتی بە بەخشینی مانگانە. تەفاسیلی ئێمە کۆمەڵێکین، کۆمەڵی خێخوازانی کەرکووک، کۆمەڵێکی خێخوازی شاری کەرکووکین هەڵساوین بە کەمپینێک بۆ نەخۆشخانەی شێرپەنجەی شاری کەرکووک بە هاوبەشی و یارمەتیدانی کۆمەڵێک کەسایەتی و سەرمایه‌داری شاری کەرکووک. خۆشبەختانە کەمپینەکەمان ڕاگەیاند خەڵکانێکی زۆر هاتن بەنەودەنگمانەوە، خوا پاداشتی هەموو لایەک و ئێوەش باتەوە. بەڕاستی سەلماندیان کە ئینسانیت لە پێش دینۆیە، هەر کەسێ داوا لە هەموو لایەنێکەکەم لە هەموو تاکێکی ئەم شاران خۆشەویستە ئەەکەم بێن بە هەنای ئەو نەخۆشانی و ژیانێکیان هیوایەکیان پێ بدەین بۆ نوێبوونەوەی ژیان. ئەوانش شایستەی ژیانن، ئەوانش مرۆڤن. ئیشەڵڵا هەر کەسێک بە 250 دیناریش بێت هاوکاری ئەم نەخۆشخانەی و ئەم کۆمەڵێ بکە.